نامەی دەستەی مامۆستایانی ناڕازی لە کەرکووک وەکو ئاگادارن ئێمە مامۆستایان و فەرمانبەرانی شاری کەرکووک کە میلاکمان لەسەر هەریامی کوردستانە لە 26 حوتی 2023 سێن نامەمان بەرز کردەوە بۆ هەرسیە سەرۆکایەتی عێراق و داوای سەرەتاترین مافەکانی خۆمان کردو بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانمان تا ئەم ساتە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. بۆیە ئەمڕۆ هاتوین دەنگی ناڕەزایی زیاتر لە 7,000 مامۆستا فەرمانبەری ئەم شارە بەدەسەڵاتدارانی حکوومەتی عێراق و ڕێکخراوە ناوەندی بریاری بەدەستەکانی جیهان دەگەیەنین و داوای مافی ڕەوای خۆمان دەکەین کە لەم دوو خاڵەی خوارەوە خۆی ئەبینێتەوە. یەکەم بڕینی ئەو بەشە بودجەیەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە کۆی ئەو بودجەیەی بۆ هەرێم تەرخان کراوە لە بەغداوە هێنانەوەی بۆ کەرکووک و دابەشکردنی بەسەر مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی. دوو گواستنەوەی ڕاژەی هەموو ئەو مامۆستا و فەرمانبەرانەی خوێندنی کوردی کە خەڵکی شاری کەرکووکن بۆ سەر ناوەند. لە کۆتاییدا داوا لە دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق دەکەین کە چیتر جیاوازی نەکرێت لە نێوانی پێکاتەکانی شاری کەرکووک و هەمووان بە یەک چاو سیر بکرێت. ناکرێت خوشک و براکانمان لا پێکاتەکانی نەتەوەکانی تر شارەکەمان هەموو مانجێک لە کاتی خۆیدا موچە و شایستەداریەکانیان بەدەست بکەوێت و ئێمەش لە کۆتایی مانجی هەشتین و تەنها موچەی مانجی یەک و موچەی مانجی دوو بە بڕینی 21% وەرگرتووە کە هەمان خزمەت بە شارەکەمان دەکەین و لە هەمان ناوەند کارەکەین. مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە کەرکووک 8 ئابی 2020 یا بە خاوەنی هیچ امتیازێک نین، خاوەنی کەفالەتیەک نین، خاوەنی هیچ استحقاقێکی نین. ئێمە میێوانین، خەڵکی شارەکە میێوانە. یەکێتی مامۆستایان لە 2023 و مامۆستایانی هەڵقەڵەتاندووە فێڵی لیان کردووە نەیتوانیوە بیناکەی خۆشی بپارێزێت. ئێمە داوا لە حکوومەتی بەغدا ئەکەین، داوا هەستی سەرکاتەکان کە نامەمان بۆیان بەرزکەوتەوە ئەوان بە داوای ئێمەوە بێن. ئێمە ئەمڕۆ پەیکەرێک لە مامۆستا ئەوستێنین، بەیانی لەوانەیە مامۆستای خۆی بوەستێنێ بۆ ئەوەی هەمومان بگەین بە ئامانجەکەمان. ئێمە لە 2023 ئەو معاناتەنەمان هەیە لە قەیرانەکە و معاناتەکەمان هەستمان پێ کرد کە زیاد بوو. پاشان مامۆستایان لە هەرێم و لە ناوەند سوودمەند بوون لە بەرنامەی حکوومەتی هەرێم، ئێمە سوودمەند نەبووینە.